سڵاوتان لێبێ ئازیزان، ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد. لە پۆدکاستی دیداری تەمەنەوە و لە کەناڵی ڤارەوە سڵاوتان لێبێت بۆ دیدارێکی تایبەت لەگەڵ یەکێک لە هونەرمەندانی بواری نواندن لە دراما و لە سینەمادا کە خاوەنی ئەزمونێکی تایبەتە و شێوە و ڕوخسارێکی زۆر تایبەتی هەیە لەم بوارەدا و کە ئەوەش کاریگەری زۆری کردووە کە هەڵبژێرێ بۆ گەلێک کاری جوان و گەلێک کاری سینەمایی و گەلێک کاری درامی. ئەویش هونەرمەندی خۆشەویست، هونەرمەندی شاری سلێمانی کاکە نزار سەلامیە. بەخێر هاتی کاکە نزار. زۆر سوپاس. هەڵبەتە زۆر خۆشحاڵم کە لەگەڵ جەناب تا دانیشتوم و گەورە بووم. زۆر سوپاس دەکەم. من ئەمەوێ بە پرسیارێک دەست پێ بکەم. بێگومان هەموو کارێکی هونەری سەرەتایی هەیە. سەرەتای ناسینی ئێمە بۆ نزار سەلامی بەگشتی لە ناو کووردا لە کاری لە درامای مەمی ئالانەوە بووە. ئایا ئەمە ڕێکەوت بوو چیتە ناو ئەو درامایە و کاربینەوەیە پێش ئەوە ئەزمموی هونەری ترێ هەیە بەرلەوە؟ وەکو دەرکەوتنم یەکەم دەرکەوتنم بوو. هەڵبەتە پێش ئەوە من ساڵی 99 فیلمێک کرا. فیلمەکە لە دەرێنانی شاوە بوو، شاوە تەیب. ئەو کاتە باسی کۆمەڵێک گەنجێک کرد کە بەگەشتێکە چنە شوێنێکی سەیرانگا و لەوێ کۆمەڵێک حاڵەتی نەخوازرا و تووشە بێتۆمانە بەربەر چەند کارێک ئەم فیلمە تەواو نەبوو و دانەمەزەرا. هاتنە ناو دنیای هونەرمەوە بە زمانی کوردی خۆمان کەواڵێن. من زۆر جارم قسەیاکەم کە ئەڵێت کە زۆر جارڵم بەڕێکەوت بوو. ئەوەی کە من بیرم لێ نەکرد بێتەوە ڕۆژێک لە ڕۆژان ئەوە بێ کە من ڕۆڵ ببینم لە فیلم یاخود لە درامایە. ڕۆژێک لە ڕۆژان لە هەولێر لە چۆن لێرە سنتەری گەنجان هەبوو، لەوێ دکتۆر فەرهاد گریباڵ سنتەرێکی دانا بوو وەکو ماڵ سنتەرێکی گەنجان ڕویان تێکرد. چەند بەشێک بوو بەناوی شەرەفخانی بەتلیسی. عسرێکیان من لێ دانیشتبووم لەگەڵ کۆمەڵێ برادرمانە لەکێکلەوانە بامەر حاجی بوو، کاکە زانا بوو، کۆمەڵێ برادران لەوێ. من هێشتا ئەو کاتە مامۆستا ناسرم ڕوبەڕوو نەبینێ بوو، بەڵام وەکو ناوبانگ و وەکو شۆرەت و وەکو ئیشەکانی ئەمزانی کە کەسێکی دیارە و حەزیش مەکرد بینی. بەڵێ نەمبینی بوو، حەز مەکرد بزانم بەڕوو ببینم و مرتاح بووم وەک وەر کەسێک کە ئێستا بەرکەوتنمانە بێ هەندێک حاڵەتەیە. من زۆر هەست بۆ حاڵەتەکەم کە ڕوبەڕوو منە بینێ لەحظەیەکی شیرینی ئێتە بەرچاوی یاخود من شیرینەی بینم بە فەیسەکەی بینم ئەزانم ئەوە بوو. خەریکی درامای مەمی ئالان بووم لە قاتی سەرەوەی ماڵی شەرەفخانی بەتلیسی. عسرێک بوو ئێمە لێ دانیشتین وەکو هەر گەنجەکانی تر. هات وتیان ئەو مامۆستا ناسر حەسەنە، مامۆستا ناسر حەسەنە بینی حتبەتە بە پێکارەکانی ئەمناسی، بەڵام زۆر ئەوەی کە هەمومان زۆر زیاتر چێژمان لێ بینی و هەموو کارەکانی جوانە درامای ژاڵە بوو. من زۆر حەزمە کردەوە ئەوە بوو. هات لە درۆ سڵاوی لێ کردین سڵاوی و دراما زیندوەکان. بەڵێ ڕۆشتە ژوورەوە. دوای 2-3 دقەی پێچ و دکتۆر فەرهاد هاتە دەرەوە وتی چیەکەن لێرە گەنجەکان بۆ نایەنە سەرەوە خەریکی کارێکین هەر مامۆستا ناسریش. دەمەڵا من زۆرم پێخۆشە ئەو بوو. هەندێک لەو هاوڕێیانم هەمیان لە پەیمانگای هونەر جوانەکانی هەولێر بوون و تەجروبەی کاریشیان هەبوو. منیش چووم، من هەروە چووم بەڕاستی، یعنی وانە چوومە ژوور و لایەن بڵێم من ئەمێ بەشدار بم تیا. ئەوە بوو کە مامۆستا ناسرم بینی کۆمەڵێک ستافی کەی لەگەڵا بوو. مامۆستا سەلاح حەسەنی ڕەحمەتی ئینشەڵا جێی بەهەشت بێ، مامۆستا سەباح عەبدوڕەحمان و ئاوازخان و یەحیا مەرجان و مامۆستا ئەو ستافێکی سا لە خەیاڵمایام و سڵاو ڕێزم هەیە بۆیان دانیشتی لەگەڵیا و بەم شێوازە تەرکیزی کردە سەرمان و چەند کەسێکمانی هەڵبژاوتی حەزەکەم ڕۆژانە سەردانکەم. لەویایە من هەستم بەوە کرد کە لەوانەیە من هەبم لەو ئیشەیە، بەڵام بەو دەرەجێ ناکە ڕۆڵی من با بە من. ئەوە بوو کەوتینە درێژەی نێمێ، کەوتینە سەر کارکردن و پرۆڤی پێگردین. یەکێک لەو نەفەسانەی کە مامۆستا ناسر ڕەویسا تۆ هەستی پێ ناکەی، بەڵام ڕۆژێک یەت لەم قسەی من تێگەی ڕاستیشێ کرد. لە ناو مەزبەحە ئەی خسینە ژێر ئاوە، ئەی بچنە ژێر ئاوە نەفەسی خۆتان بگرن
بزانین تا چەند بەرگاگرن. ئێمە نەمەزانی درامای مەمی ئالان دەمانگی پێچێت. بێگومانەوە کاریگەریە کاتە سەر هەناسەت بۆ قسەکردن و قەو بۆ بەڵێ ئەوە بوو لە ئەسب سواریشم نازانی کەسێکی لێ بوو بە هەر حاڵ بە هەر شێوازێک بێت بەوەی کە پرۆڤی پێکردین و زانی کە ئەتوانێت ئیسفادەیەکیش لە من وەرگرێ و لەگەڵ برادرانیشە. ئەمە سەرەتایەک بوو بۆ چوونە ناو هونەری کوردی خۆمانەوە کە درامای مەمی ئالان بوو کە ڕۆڵەکەی یا بە من و ئەو ئەرکەی لەسەر شانم بوو یەکەم تەجروبە بوو بەڵام ئەوەی جێ خۆشحاڵیش بوو بۆ من کۆمەڵێ مامۆستای گەورەی تیا بوو لەو درامایە کە هەمویان بەڕاستی سەپۆرتی من و گەنجەکانیانە کرد. مامۆستا سەلام کۆی ڕەحمەتی و مامۆستا یونسی حەمەکاکەی تیا بوو و مامۆستا سەباح عەبدوڕەحمانی تیا بوو. ئەمانە هەمووی تەئسیری تیا بوو کە ڕێڕەوەکەیان بۆ ئێمە خۆشە کرد. من ئەوەی ئاگادار بم مامۆستا ناسر حەسەن لە هەشتاکان ناویستی مەمی ئالان بەڵام بێگومان ئەو کاتە ئەو زەمینەیە بەهۆی زمانی ئەو خەونی چەند ساڵ بەڵێ ڕاستەکەی من یەکەم دەرکەوتنم لە درامای مەمی ئالانەوە بوو ئەتوانم وەکو کورتێکی پوختەش کە باسم کرد چۆنێتی چوونە ژوورەوەم بۆ ناو دنیای هونەر کە ئەو بە پرسیارەتە کەوتە سەرشانم و ئیساش بەردەوام و بە خۆشحاڵیەوە خۆشحاڵم کە بەردەوامیم هەیە لەو بوارەیە و لە ساڵی 2000ەوە من دەسم بەکارکردن کرد. طبعاً هیوای سەرکەوتنە بۆ خوازین و تۆ گرنگ ئەوەیە کە لە دوای مەمی ئالانەوە نەوەستایت ئیتر هاتیتە ناو جیهانەکە و بەردەوامیش بووی. من حەزەکەم پرسیاری ئەوە بکەم ئایا شێوە و باڵا و شکلی تۆ یان توانە هونەریەکە بێگومان لە دوای مەمی ئالانەوە زیاتر هەوڵت داوە کە توانە هونەریەکە پەرەی پێبێت و پێشی بخەیت بەڵام ئایا شێوە شکلە دەوری زۆر بوو بۆ اختیارکردن بۆ من نەتوانم پێ بڵم 100% بۆ ئەو کاتە هەڵبەتە تەجروبەم نەبوو و ئەرکێکی قورسیش بوو و بڕیارێکی قورسیش بوو بە مامۆستا ناسر کە من ئەو ڕۆڵە وەرگرم. بۆ تۆش قورس بۆ من ئێجگار قورس بوو یعنی کەتنی زۆر منایەوە ڕۆژێکیان ئەوەنە هیلاک بووم تەحملم نەبوو. پەشیمانم لەو شتانێکی ساباسیەکەم ڕیشم تاشی بەشادمان هەیە و ڕیشم تاشی و کۆمەڵێ ئاکتەر لێن لە تەنیش مامۆستا ناسەرەوە بووم وتمی ساڵێ ئەو بەڕازەوە لە خۆ کردووە دەقەی ناکە دەی تەجیلێکەین وتی وەکوان نزار وتیانەوە تا هەمیان نانوێرا قسە بکەن خۆشم نەمێرە وتیان وەڵای تر ئێمە بەپرسین لەو مەسەلەیە. ئاوا سێریش کردم تیوە بۆ ڕیش تاشیوە چووکە زۆر لە بەرەتاوە بووم دوو ڕەنگیش بوو وتی سەباح مامۆستا سەباح وتی بەڵێ وتی ڕیشیم بۆ دروستکەن ینی بە چەسب و بەڕیش لێیە ئەوتی پێم ناخۆشە بەڵامە بێوا بکەم چووکە ناتوانم لەبەر تۆ کارەکەم ڕابگرم ئەتوانم بێمەوە سەر پرسیارەکەی جەنابەت بڵێ چارەسەری کرد و ئیشەکەشمان کرد و هەموو مەشەدەکان لە عامە وەرگیرا بە هەر حاڵەوە غەڵەت بووم کردم فەیسەکە تەئسیری هەبوو دیار بوو بەڵام لە دوای ئەوە هەوڵم ما وەکو جەناب دەڵێ توانە و تاقی خۆم بەکار بێنم کە بتوانم خزمەتێک بکەم لە ناو فیلم و درامای کوردیە. پاش مەمی ئالان ئەو ئەزمونانەی تریکە هەتە من بەڕاستی تەنیا گەرمیان و کوێستانەکەم بیرە کە ئایا لەو میانەیە کاری تر هەبووە بەڵێراوە دوای ئەگەر ئەوە بە کورتی و بە پوختی بۆت باسکەم ئیجازە ئەیت بۆی معلوماتێک من لە دوای ئەوە لە ساڵی 2003 فیلمی سنوورم کرد کە لە دەرێنانی زەهاوی سنجایی بوو ئەتوانم بڵم فیلمی کامل نەبوو شۆرت فیلم بوو لە دوای ئەوە فیلمی کیلۆمەتر زیڕۆم کرد کە لە دەرێنانی هونەرمەند هونەر سەلیم بوو کە چوە فستیڤاڵی کانەوە وەکو کاگەیان مەڵێ ئەو کاتە بە حەق بووە من لەگەڵ کاگەیان و لەگەڵ چەند ئەکتەری کە لەسەر فەرشی سووری کان برۆشتینایە بەڵام ترەو کاتەوە خوازیاری کرد و ئەرشیفەکان ماوە کە ئێمە نەبووین و چەند کەسێکی تر بوو چکە بۆ منیش خۆشە بوو ئەگە بچوونایە بۆ کاک ئەیامیش و چەند ئەکتەری کەش بوو بەڵام بە هەر حاڵەمەش وەکو گلەی باسی ناگەم شتێکە تازە ڕۆژ ئەو کاتە چۆ فستیڤاڵی کانەوە لێوێ نمایش کرا
لە دوایەوە ساڵی 2005 بۆ 6 فیلمی ژانی گەلم کرد کە ڕۆمانی مامۆستا ئیبراهیم ئەحمەد بوو لە دەرێنانی هونەرمەند جەمیلی ڕۆستەمی بوو کە فیلمێکی جوان بوو و پێم وایە بەڵێ بە کامێرەی 35 ملیم کرا بەڵێ و ئەو فلیمەش لە خەڵاتی لە ئەویش لە ئەمریکا چووە خەڵاتی پێش بڕکەی بەشێک بوو نامێ بە هەڵە شتەکە بگێنم خەڵاتی ئاشتی بۆ ئاکتەر پێم وابێ درا بەو فیلمە لە ئەمریکا و لە دوای ئەوە ئیتر مەکو دراماش ئاحکامی نێنیەکانم کرد کە لە دەرێنانی سالار سوڵتان بوو و گەرمیان و کوێستان کە بەداخەوە کاتش لەبەر هەندێک هۆکاردانە بەزەنا بەڵام ئێستاش و 100 ساڵی کە ژێڵەمەوە ئەو درامایە لە خزمەت کووردا بوو هیچ هینێکیتیانە بوو بەڵام بەهەرحاڵ لەبەر هەندێک هۆکار سیراحێک هەبوو ئەو درامایە ڕاگیرە لە دوایەوە هەنگاوەکانی سەر خوڵەمێشم کرد هیوا بەڵێ فیلمی هیوام کرد و دوایەوەش وەڵای تر ئەتوان بێمەوە سەر ئیتر وردەوە دەبێمە سەر مەسەلەی پەیکەری دڵ و کفن و چەند کارێکی تر کە ئەمانە هەمووی لای بینەر بینراوە و الحەمدوللا فیدباکی من حەزەکەم بزانم بێژگە لە بواری نواندن هەوڵت داوە لە بوارەکانی ترا ئیشکەی چونکە هەندێک جار چیتە هەندێک کاری ڕاگەیاندنەوە و هەندێک من بەرنامەت کردووە ئەمەش جیاوازە دیارە لە کاری بەڵاندن جیاوازە من ئەمێ بەڕاستی پێت بڵێم کاتێک کە من 3-4 ساڵ کارم نەکرد من تموحی من ئەوەیە ئەمێ لە بیری خەڵک نەچمەوە زۆر هەوڵم ماوە بەڵام ئەمە شۆکارێک نەبووە من پەلە بکەم لە کارکردن لە بەرەوەی کە لەبەر چای خەڵکا بمبینن لەسەر شاشۆمانە کارێ بکەم کە باش نەبێت ئەو کاتی کە ئیشکەم ببۆوەکو فیلم و دراما لە مێشکی خۆم بڕیارەما کە من چۆن لەبەر چای بینەرون نابووم و لە هەمان کاتیشە ئەو جیلە تازانەی کە هەن ئێستا چۆن وایان لێ بکەم ئەو کارانەی من ببینن لە ڕێی کەس و کاریانەوە کە تەمەنیان زیاترە ئەوە بوو گرێبەستێکمان کرد لەگەڵ کەناڵی کورد ماکس پرۆگرامی چەرخی بەختم کرد کە بۆ ماوەی 6 مانگ بوو بەڵام فیدباکی لای خەڵکەکە زۆر باش بوو بەدڵیان بوو بەرنامەیەکی کۆمەڵایەتی و شۆ بوو خەڵاتە دراوەمانە بەردەوامی 2 ساڵ بەردەوام بوو پرۆگرامە ئەوە بوو لە کاتی کەرەنتینە نەما و هەدەفم لەو پرۆگرامەش ئەوە بوو بزانم تاقی خۆم تاقی بکەم و بزانم ئەتوانم ناڵم پێشکەشکار ئەتوانم لەسەر شاشە بتوانم شۆ بکەم بتوانم ئەو میوانانەی کە یان بۆ لام دڵیان ڕازی بکەم و بینەریش فیدباکی چۆنە بێ بۆ من بەس الحەمدوللا بە حکمی پرۆگرامەکە کە شۆ ئامێز بوو لەگەڵەوە میوانی زۆرتیا بوو چوە ناو خەڵکە و ئەوە هۆکارێک بوو کە هەم ئەو گەنجانی کە فیلم و درامەکانی منی نەبینیوە بیبینن و خۆشمەک و فەیز لەبەر چاوی خەڵکە ون نەبم و لەبەرەوەی کە من نەمۆزەفی حکومە نەمۆزەفی حیزبیم داهاتێک بۆ خۆم پیا بکەم هیوادارم سەرکەوتوو بیت و بەردەوام بی من مەبەستم ئەوە بوو ئایا بیرە نەکردوێتەوە وەکو ئەزمموی خۆت مەسەلەن بنووسیت سیناریۆ بنووسی یا بچیتە بواری دەرهێنانەوە یا بچیتە بوارێکی تریهینەوە یعنی بەس بە ئەکتینگەکە زیاتر لە بوارێ نووسین و بیرۆکە ڕاستیت پێ بڵێم باش نیم هەردی باشە هەردی برام کە لە خۆم مناڵترە و ناسرایشە لەو بوارەیە زۆر زۆر زیرەکە کاری دەرێنانی کردووە و من پێم وایە نووسینەوەنە ئاسان نییە کە من بتوانم زەفەری پێبەرم یاخود داڕشتنەوەی چیرۆکێک وەکو سیناریۆ بە هیچ شێوازە بیرم لێ نەکرێتەوە و هەتا ئەم لە حەزەیەش بیرم لەوە نەکرێتەوە وەکو دەرهێنەر کار بکەم لە حتا لە شۆرت فیلمێکە حەزم کردووە لەم بواری خۆما زیاتر کوردوەتەنی نەیشڵەقێنم چونکە کەسی باشتر و باشتر هەیە من ئەم ڕێسکەی خۆم بگرم هەتا وەکو کاتێکێت بزانم عەقڵم ئەخوازێت بۆی کە من داڕشتنەوەی شۆرت فیلمێ بکەم با من هەر بەگە دەست پێ بکەم لۆ دەست پێ بکەم یاخود
کارێ بکەم کە جێگاکەی دیار بێت. یعنی مەبەست ئەوەیە تۆ جەختە کردوێتەوە زیاتر لەسەر کاری نواندن. من بێگومان ئەم پرسیارە مەبەستێکم ببوو چکە گەلێک کەس لەوانەی کە ئەچنە بوارێکەوە لە بواری هونەرە سیرەکەی پەلاماری 5-6 بواری تر لێ کاتە بەڕاستی لەو کاتە پەرش و بڵاو ئەبنەوە. من زۆر مەبەستم بۆ ئەم پرسیارە لێ بکەم کە حەز ئەەکەم تۆ بەس لە بواری ئەکتینگەکە بێنێتەوە چونکە ئەو کاتە هەموو تەرکیز و مێشکێکی لەسەر ئەو کارە ئەبێت کە ئەیکەیت کە لەگەڵ بڵێ لقێکی ترێ لێ کردەوە تۆ حاڵەتەکە لە ئالۆزە بم. من ڕازگویانە پێت بڵێم من بۆ شانۆش حتا بۆ سەرتەختی شانۆ پیان وتوم بەڕاستی منم قسانەکە ئێڵێم لە ڕازگویانە ئێڵێم من دایم ئەڵێم کۆمەڵێ ئەکتەری باش هەیە لە بواری شانۆیە و سەرکەوتون و جێ خۆیان گرتووە لە بەرەوە هیچ پێویست ناکە من ڕازگویانە بڵێم شتەکان لێ ئاڵۆزکەم. من نامێ کارێ بکەم کە بینەر لێم زویر بێت نە ئەڵێن کاکە ئەمەش ئەی ئەمەیان بوو کە شانۆش ئاسان نییە بەڕاستی لە لای من لە بەرەوە ناتوانم نەزەفەری بۆ بەرم نەبیریش لێ بکەمەوە پێشیان وتوم تەنهاوە نەتوانیمە وت بڵم بمورن ناتوانم جێی کەس ئەم جێی کە منەچم جێ بە کەسی کە لەنگەکەم ئەو کارکتەرەکە خۆی حزوری هەیە و کەسێکی دیارە لە مەسەلەی شانۆیە با ئەو کارەکە بکات و من لەوەشی ئاڵۆز نەکەم. لەگەڵ گەلێک لە هونەرمەندان و دەرهێنەران کارێک کردووە زۆرن عنیانی کە باسیکردن باسی هونەر سەلیم بوو باسی سەردار بەڵێ باسی شوان عەتووفە بەڵێ کە ئەمانە گەلێکیان وەکو هونەر سەلیم ئەمازانین دەرهێنەرێکی تایبەتە و گەلێکاری جوانی هەیە. شوان عەتووفیش کەسێکە کە چووەکو بواری ئەکتینگ و چ بواری دەرهێنانە کاری کردووە. لە کام لەم کارانە مرتاحبووی لەگەڵ دەرهێنەرەکە کە ئەوانی کاری لەگەڵ کردوون ڕاستی لەگەڵ هەریەکەیان حەزەکەوانی کە کاری لەگەڵ کردوون. من ئەگەر ڕای تایبەتی خۆت بڵێ ڕای تایبەتی خۆم من 2 جار بەرکەوتن هەودووە لەگەڵ هونەر سەلیمە. یەکامیان لە فیلمی کیلۆمەتر زیرۆ دوم فیلمی وڵاتی ترش و تیژم کە ئەو خاتونەی تیا بوو. بەرحاڵ 2 جار بەرکەوتنمە بۆ لەگەڵەوە لەگەڵ کاکشوانە. من کاکشوان دایم وتومە کارکتەرێکی جوانە و جێدەستی دیارە و بە خۆشحاڵیشەوە وەکو دەرێنەر کارم کردو لەگەڵ یاکە ئەو دەرێنەر بۆ لە فیلمی پەیکەری دڵە وە کاک جەمیلیش بامان شێوە وە کاک زەهاوی. بەڵام من تەجروبەی حیاتم ژیانم دەرکەوتنم و نەفەسم و تەحملم و سەبرم کە فێر بووم ئەلف و بێ لە مەسەڵی ئەم هونەریە لە مامەسا ناسرەوە فێر بووم. بۆیە هەمیشە شانازیەکەم کە لەگەڵ ئەوە کارم کردووە و ئەو وەرزانی کە باسیشم کرد هەمووی تەجروبەیان لێو فێر بووم هەمووی کاری جوانیان کردبوو فیلمەکان و دراماکانی جوانن. کاک سالار سوڵتان کە یەکەم ئەزمموی بوو لە درامایە کارمان کردبێکەوە بە خۆشحاڵیەوە 2-3 کاری کەشمان کردبێکەوە. کاک جەمیل فیلمی ژانی گەلمان کرد ئێساش ئینشاڵڵا تەمەن باقی بات دڵنیام ئەیام زروف و زەمان واکات کە کار بکەینەوە بێکەوە. لە هەمویان ڕازیم و لە ئیشەکان نەک خۆیان سوخڵی خۆیان هەیە. ئەتوانم بڵێم مامەسا ناسر بۆ من تۆپی بابەتەکەیە بێگومان چونکە ئەو توی هێنای ئەم جیهانەوە 100%. من حەزەکەم دو پرسیارم ئەوەیە ئایا تا چەند قبوڵی ڕەخنە ئەەکەیت لە کارەکان بێگومان هەموو کارێک بەڵێ هەموو کوڕی تیا هەیە لەوانەیە خۆم شخصی خۆم هەندێک ڕەخنەم هەبێ بەرامبەر هەندێک لەو فیلمانەوە و درامایانی کە کراوە. یعنی تۆ تا چەند ڕەخنەت پێ قبوڵە و کاردانەوەکانە چۆنە بەرامبەری؟ من لەوانەیە زۆر کەس ئەم بابەتە بزانێ من کار ناکەم بۆی کە من باشتر بم لە هیچ کەسێکی تر و هیچ کاتێکیش نەموتووە من ئەم کاری من بۆ وای کەم کە کەس ناتوانێت ڕەخنەم بکرێ وەکو هەر کەسێکی تریش ڕەخنەم لێ گیراوە لە بابی زیاتر کارەکە. بەڵێ
ئەو کارش بەی خۆم ێزام کەواتە منیش بەشێکم لەو ڕەخنەیە هیچ کاتێک من بۆیان پرسیارەکەم چکە نەخۆشیەک هەیە لە ناو ئێمە کە ڕەخنە لە کارەکە گیراوە زای ڕەخنە لە خۆ گیراوە خۆت جێ کارەکەت جێ بەڵێ من مەبەستم ئەوەیە بەڵێ من وەکو ڕۆڵبینین هەوڵم ماوە بەرجەستەی و کارەکترە بکەم بە زهن و عەقڵ و فکر و هۆشی خۆم بۆ ئیزافیەن بۆ ئەو ستافەی کە بێکۆ کارەکەین پەیامی خۆم بگەێنم و ئەگەر ئەو فیلمە یاخود ئەو درامایە ڕەخنەیەکی لێ بگیرێ من بەی خۆم ێزانم و هیچ کاتێکیش ڕوبەڕووی هیچ کەسێک نەبوومەتەوە کە ڕەخنەی لێگرت بێتم ئەشتوانم بڵێم بە ڕێژەیەکی بەرچاو زۆر نییە ڕەخنەکان بەرامبەر بە خودی خۆم و زۆر جار کە ڕەخنەم لێڵێم ئەبێ سوپاسی ئەو کەسانە بەڕاستی سەد دانیشتوم لەگەڵ یانە شخصی خۆشم و بابەتی خۆم و بابەتی ئیشەکان کراوە من هیچ کاتێک دڵم زویرە بێت نەبووشە چونکە من وەکو خزمەتێک کارەکەم و ئەسڵەن زۆر جاری سفادەم لە ڕەخنەکانیشان کردووە کە گرتویانە لە من بۆیە درگامە میشە واڵا بووە حتا زۆر جار لە کەسەکانی نزیکی خۆم کاتوان بڵم دیارتریان هەردیە وتومە ئەگەر تۆ لە ڕێی سۆشیال میدیا لە ڕێی تیڤی لە هەر شوێنێکەوە ڕەخن لێ گیرە ئەسڵەن قابلی سوپاسە کەواتە تۆی بۆ گرنگە بۆی ڕەخنە لێگرێ و ئەم هەنگاوەش بۆ هەنگاوێکی تر گرنگە لەبەر ئەوە ئێمە ئەبێت چاوەڕێوە بین چونکە من بەڕاستی من فیلم و دراما ناکەم بۆ شخصی خۆم فیلم و دراماکەم ڕۆڵە بینم بۆی کە خەڵکیش فیدباکم باتەوە زۆریان پێیان باش بوو ڕێژەیەکی کەمیش بوو بێ بەڵام ئەو ڕێژە کەمە بۆ من زۆر گرنگ بووە بۆیە سپاسیانەکەم و ئیسفادەشم لێ کردوون و بە دڵنیاییشەوە کارم لەسەر کردووە بێگومان هیوای سەرکەوتن بۆ ئێوە خوازم چوەکو خانەوادەی خۆتان چوەکو تۆ و کاکە هەردی کە لە چەند بوارێکی جیای هونەریە ئەو کارەکە ئەو ئەویش وەکو ئەکتەر بێگومان لەوانێت جیاوازیەکەی ئەو لەگەڵ تۆیە ئەوە بێ ئەو پەیمانگای هونەرە جوانەکانیش کردووە تۆ زیاتر وەکو من کەسێکی ئاماتۆر هەر بواری سینەما و دراماوە خۆشەویستان لێرەدا هاتینە کۆتایی پۆدکاستی دیداری تەمەن لەگەڵ هونەرمەندی خۆشەویست کاکە نزار سەلامی زۆر سوپاس بۆ ئامادەبوونی و بۆ ئەو زانیاریانە بە نرخانەی کە بە ئێمە بەخشی بە بەرنامەکەی بەخشی و هەر شاد و سەرفراز بن قسەی کۆتایی ڤار دەیکات.